خاڵی سێهەمی جەوهەری دوای ئەمەیان ئەوەیە کە پارێزگاری حوڕماتی خوای پەروەردگار بکە کە لەگەڵ خەڵکە، چونکە ڕیاباز نایکە. ڕیاباز کاتێک لە ناو خەڵکایە حەڵاڵخۆرە، حەڵاڵ پۆشە، پارسەنگە، زمانی پاکە، خۆی ڕاگرتووە، بەڵام کە بەتەنیاکەوێت ئەو کاتێک کە يخلو بنفسه أو كاتك بيغمري خو عليه الصلاة والسلام فرمي ينتهكوها، يعني حرمات خوي بالردقار هم انتهاك كانوا بيشيليك أو جيتك العلامات الرياباسي بيوس أو كسيك بارسنجي دينك بدينك خوي بارسنج راقرتوا أوانيتي شهرها بباكي بمن ومن قناعتي شماية ما فرقي كزور جوهري لنيوان إنساني مسلمان وإنساني غير مسلمان. بۆیە پێویستە ئیسلامیەکان بە تایبەتی نابێ وەکو عەلمانیەکان بێ. تۆ نابێ وعدی انتخاباتت وەکو وعدی انتخاباتی پارتی وەچێتی بێ. تۆ ئیسلامی، تۆ مسلمانی، تۆ وەختە وعدێکت بەخوای پەروەردگار داوە، وعدێکیشتت بەو خەڵکە داوە کە ئەگەر گەیشتیتە پەرلەمان ئاواکەی، ئەی بۆ کە گەیشتووی نایکەی، ئەی بۆ ئیستیقالە نادەی، ئەی بۆ لێ نابڕێ بۆ دینەکە و بێیتەوە خوارەوە. تۆ کە بڕیارت دابوو فەقێ بووی ئەدوت بەمەلا وا ئەکەم وا ئەکەم، ئەی ئێستا کە بووی بەمەلا بۆ وا ناکەی. تۆ کە ئەدوو شەر بێ دەوڵەمەند ببم وا ئەکەم وا ئەکەم، ئێستا کە دەوڵەمەند بووی بۆ وا ناکەی. ئێوە کە پێش 5-6 ساڵ لەمە و پێش هەموو دەوڵەمەند بوون بۆ واتان نەکرد، بۆ ئاوڕتان لە دینەکە نەدایەوە، بۆ ئاوڕێکتان لەو هەموو زیندانی و ڕەش و ڕوت و بێوەژن و داما و قوڕ بەسەرانە نەدایەوە. ئێوە لە ئەهلی شارەکانە هەموو متریفە ژیان گەندەڵ حاکم بەسەرتانەوە، ئەی بۆ ئاوڕێکتان لە ئەهلی لادەکان نەئەدایە بزانن چەند ڕەش و ڕوت و داماویتیایە. تۆی مسلمان حاسەبەکە لەسەر ئەمەیە، بە خۆم و خۆ دەڵێمەوە، ئەگەر تۆ لە سەرەتاوە عەبدی خوای پەروەردگار بوویتایە ئازایەتیشت وەکو سەحابە ئەبوو، لێبڕانت بۆ خوا وەکو سەحابە ئەبوو، جیهادەکەشت بۆ خوا وەکو سەحابە ئەبوو، جورئەتی قسەکردنیشت لەسەر ئەوە پەروەردە ئەبووی کە خوای پەروەردگار لە سوورەی فورقانە کە سوورەتێکی مەکیە فەرمێ وەجاهیدهم به جیهادا کەبیرا. خۆی من نەماوتۆ تۆ چەک هەڵگرە، بەڵام ئەڵێی تۆ حەق بەیان کە. ئادەی ئەو حەق بەیانکردنەی تۆ چییە لەم گەندەڵستانەیە ئێستا؟ تۆ ڕیابازی، تۆ پێویستە بگەڕێتەوە سەر ئەم وەحدانیەتی خوای پەروەردگار، لەم باسی خواویستیە، لەم باسی نێتپاکییە. ئەمە بە ئێوە ئەڵێم و بە نەفسی خۆم پێشتر خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و خوای گەورە بە لوتفی خۆی ئاوڕێکمان لێ بداتەوە بەزەی بە حاڵمانە بێت. خوای گەورە نیەتمان پاکات، خوای گەورە عیبادەت و ئیستیعانەمان هەر بە خۆی کە، خوای گەورە یارمەتی دەرمان بێت تا ڕاستتر بیپەرستین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.